سود و پاداشتەکانی ئەیام البیض ڕۆژە سپیەکان. ڕۆژە سپیەکان بریتین لە 13 و 14 و 15 مانگی عەرەبی. بە ڕۆژوبوون بە نیازی سونەت پاداشت و سودگەلێکی تەندروستی و ڕۆحی هەن. الصلاة والسلام عليك. ئەبوزەر ڕەزای لەسەرە فەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمی فەرموو ئەگەر ویستت لە مانجێکا ڕۆژانێک بە ڕۆژوو بیت ئەوە 13 و 14 و 15 بە ڕۆژوو بە. ئاوەڵان ڕەزا و ڕەحمەتی خودایان لەسەرە فەرموون خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئامۆژگاریە کردین کە 3 ڕۆژە سپیەکە بە ڕۆژوو بین لە هەموو مانجێکە. ڕۆژانە 2 ڕکعات نوێژی چێشتەنگا و ئەنجام دەین و بەر لە خەوتن نوێژی وتر لەبیر نەکەین. لە فەرمودەیەشتردا هاوڵان ڕەزا و ڕەحمەتی خودایان لەسەرە فەرموون پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم فەرمانی پێمانە کرد کە 13 و 14 و 15 ڕۆژە سپیەکان بە ڕۆژوو بین وەک ئەوە وایە کە تەواوی ساڵ بە ڕۆژوو بوو بیت. ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوددا لە خۆی و باچی بێ فەرمێ لا يفطر أيام البيض في حضر ولا سفر. واتە پێغەمبەر صلی الله عليه وسلم 3 ڕۆژە سپیەکانی نەدەشکان جا چ لە ماڵ بە یاخود لە سەفەر. پرسیار لە خاتو عائشەی دایکی باوەڕداران کرا ڕەزا و ڕەحمەتی خودای لەسەر کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مانجێکە ئەو 3 ڕۆژە بە ڕۆژووە بێت فەرمووی بەڵێ. پرسیان لە هەموو مانجێکە وەڵامی پێ فەرموون بەڵێ باک و جیاوازی لە مانگەکان نەبوو. لەگەڵ ئەداکردنی سنەتی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم و پاداشتی خودایی ئەم 3 ڕۆژە سودگەلێکی تەندروستی و ڕۆحی هەن. ئیعجاز و زانستی سەردەم سەلماندیانە کە بە ڕۆژوبوونی ئەم 3 ڕۆژە لە کاتێکایە کە مانگ پڕ دەبێت و جاذبیەتی مانگکار لە شلەی لەشەکات بەم هۆیەوە سودگەلێکی جەستەیی و دەرونی وەدەستێت و دەبێتە پارێزگاری لە لێکەوتە خراپەکان. زانایان دەڵێن ڕۆژێک بە ڕۆژوبوون لەم 3 ڕۆژە 10 ڕۆژ لاشە پاکەکاتەوە. بەگرتنی ئەم 3 ڕۆژە ئەوە هەر 30 ڕۆژ لە ژەهرایی بوون دەتپارێزێ. هەر ئەوەشنا سودگەلێکی تر بە سەرجەم ئەندامەکانی لاشە دەگهێنێ. پێغەمبەری سەرمەشق و پێشەوا صلی الله عليه وسلم فەرمێ صم من الشهر 3 أيام فإن الحسنة ب10 أمثالها. لە هەموو مانجێکا 3 ڕۆژ بە ڕۆژوو بن بە دڵنیاییەوە پاداشتی چاکەش یەک بەدەیە وذلك مثل صيام الدهر. بەگرتنی ئەم 3 ڕۆژە لە هەموو مانجێکە وەک ئەوە وایە ساڵ 12 مانگ بە ڕۆژوو بوو بیت. لە فەرمودەیەشتردا خۆشەویستمان سەڵات و سەلامی خودای لەسەر دەفەرمێ تەنها ڕۆژێک بۆ خوددا بە ڕۆژوو بیت ئەوە 70 ساڵ لە ئاگری دۆزەخ دوور دەخاتەوە. لەگەڵ ئەوەشا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جگە لە ئەیام البیض سونەتەکانی تریش بە ڕۆژووە بوو. پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێک سونەتێکی من زیندوو کاتەوە یانەوە دەستی پێوە بگرێ لە کاتێک کە فەسادی و گەندەڵی بەربڵاو بێت ئەوە پاداشتی 100 شەهیدی هەیە. بەڵێ ئەجر و پاداشتی 100 شەهیدی هەیە. تۆش بە ڕۆژمێری موبایلەکەت بە یادی خۆتی خەو لە چیسی مەدە. اللهم صل على نبينا محمد في الأولين والآخرين. دەی ئێمە گەیاندمان و تۆش مەردی خوددا بە و بیگێنە من دل على خير فله مثل أجر فاعله. هەر کەسێ ڕێنیشاندەری چاکەیەک بێت پاداشتی وەک بکەر وایە. بەڵێ پاداشتەکەی وەک بکەر وایە. اللهم صل على نبينا محمد الذي ملأت قلبه من جلالك وعينه من جمالك فأصبح فرحا مسرورا ومؤيدا منصورا وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا.